سەرچاو فەرموو قادر نادرم چۆری کاگومێت فەرموو کا قادر ئەو ڕۆژەش نامەکەم لۆت ناردبوو بۆ خۆش پێویست ناکە پێت بڵێم ئەو دەنگەت چۆنە چۆنیە دەمیش پێویست ناکات جواب بدەمەوە لۆ جواب بدەمەوە ئەتوو چی جواب بدەمەوە یعنی وەڵای لە هەموو ڕۆژنامەنووسی ئەرێ وەڵا هەویە ڕۆژنامەنووسی جیهانی لۆ بنێرم کە هەموو حزبەکەت هەوێ لە بۆ تو کردیە لە تو بێئاقلترە ئەوەی هەوێ لە بۆ تو کردیە باشە ئێخر وەزعی هەولێرێ زۆر باشە جێدەمن سەبر هێدیێ بە بە هێدیێ قسە بکە فێر بە وەکی تو ئەوەیە فێر بە هودیە هێدی بە وەزانی بێت وەکی سای بەو خەرکەی دەعەپی ئەو دەنگە بڵاو دەبتەوە خاوەنی ئەو ئەتەکێتەی مەحافزی هەمووی بڵاوکەوە بڵاو دەکەمەوە خاوەنەوە تەکێتەی ئەگە پیاوی وەرەوە پیاو بە هەمووی بڵاوکەوە جارێکی داغم کردیتەم بێ بە ئەمن لەگەر ئینسان ئەتو بە من دەڵێ خێڕی ئومێد خۆشنا بە من دەڵێ خێڕی ئەگە خوێڕی نەبێت تۆ سەرفاتانە ناکەی بەڵێ خوێڕی کورە ئەژدادت خوێڕیە باشە ئەژدادت خوێڕیە خوێڕی بەزە تو بیسەلمێنە بزانم چ ڕۆژنامەنووسێکی ئەمن هەویە لۆ دەینم بەس ئەوە ئەتەکێتی مەحافزەکی هەولێرەیە کە خاوەنی ئەو زمانەیە خاوەنی ئەو زمانەیە دەزانم لەبەر ئەوەی فعلەن ئەم کاری تیرۆریستی و دزی ناکەم لە بە هەندێ بێعاقلن وەچینگۆ عقلت دیە قەپاتکە بڵاویشکەوە پیاو بە بڵاویکەوە ئەمن جوابی تو نادەمەوە جوابی تیرۆریست و بەعسیەکان دەدەنەوە جوابی هەرچی ئەوانەی دەعمی تیرۆر دەکەن ئەو هەموو دزی تاڵانیی دەدەیەوە وانە؟ جوابی هەموو ناڕاستیێک دەدەمەوە بەڵام جوابی ئینسانێک نادەمەوە تو لێرێن دەردانشتی لێرە چ بێقیمەتی هەیە دەیکەی بێقیمەتی وەکو چییە ئومێد خۆشنەوە بێقیمەتی تەسەڕفاتانەیە ئەتوو دەیکەی وەکو چێ یعنی وەتو وەکو محافزی وەرە بەمە بڵێ وەرەوە لە هەولێرێ ئەتوو لەوێ دانیشتی بەبەر سێبەرێ دەتەوێت خەڵکیەوە بکەی بزانم ئەتوو چمە بدە ئەگەتێ ئەتوو کۆیلەی ئەتوو هەموو خەڵکت لە لای کۆیلەیە ئەتوو ئەگبەر کۆیلێ قەپاتکە و بڵاویش قەپات ناکەم وەرە بزانی لە بۆ من نەکەی لۆ دەکەم محافزی هەولێرەش 2 ملیۆن کەسن لە ملیا ئیجباری جواب دێوە کاچی من خۆ من لۆ شەخسیم نەکردیە ئەتوو ئیجبار چت کردیە لەمە زیاتر لە حزبەکەتم زیاتر لە ئەوروپای ئیش لە بۆ کورد کردیە حزبەکەت دەعمی تیرۆریست و ئەنفالچەکانی کردیە ئەمە بوون لۆ ئەنفال داوە شەی زەلام ئەلۆ ئەوانەمە کە مەعاناتیان هەیە ئەوانەمە کە ناخۆشیان هەیە ئەوانەمە بەڵێ جورئەت دەکەی بچی برێلۆی هەشتی حەسارۆکتان 10 ساڵە بگەڕ کەنجینێ دەکەی جورئەت دەکەی ئەو هەموو دۆن مەزەوی ئەو بنەماڵایی جورئەت دەکەی بچی ئەدێەوە هەشتی حەسارۆک 100 جارە نامە لۆ دەنێرن لۆ جوابیان نادەیەوە ڕەشینی بە کۆرایی چاوی تو ئەوانەی دەیانەوێ هەشتی حەسوارەوەک بکەنە مەوزوع چارەسەری دەکەین و لە خزمەتی خەڵکی خۆمانداینا 10 ساڵە نەتکردە تازە دەتەوێت بکەی 10 ساڵە ئەمن سارەکە محافزم 20 سارە و عاردەنە تەوزیع کرایە بەڵێ دەکرێت ڕوو دەشیکەین بەڕاستە دەوێری ئەوانە ئەو مافیانە ئەمە لە وڵاتی مافیانە مافیا هەبی ئەتوو جەماعاتەکەتن باش ئەمە چمان کردی ئەمە لە حزبەکەت با بێدرم ئومێد لەو ئەوروپای ئەوی ئەنفاری بە جینۆساید ناساندیە ئەمە بوونا ئەوی دەکەویتە دوو سەفارەتی تورکی و ئەردۆغانی ئەمەینا والله ئەنگۆ ئەکبەر ئەنگۆ لە ئەنفالچەکان ئەنفالچی ترن ئەنگۆ ساقیتن ئەنگۆ چەند کەسەکن یعنی بەبێ مۆڕالی کە زۆر باسی مۆڕال دەکەن بەبێ مۆڕالی پەلاماری پیرۆزیەکانی ئەو وڵاتە دەدەن وەکو چمان کردی قەی ناگەنە ئەمن وەکو ژۆرنالیستێک جێ لە کەسێکی محافزەکی وا بەڵتەچی ڕادەگرم ئەتوو دوو ڕۆژنامەت نەخیتەوە ڕۆژنامەنووسی چێ عینوانەی دایتە تو باشە من پێ دەرم هەویە لۆ دەینم کاچی من ئومێد ئەتوموالی چەندی ئەمن تەزویرە ئەتوو کابرایەکی ساقیتی دەزانیم من نامەوێ بێمە ئاستی ئەتەکێتی محافزەکی بەڵتەچی ئەمنیش وەختم نییە لەگە کەسێکی ساقیت قسە باشە دەزانی ئومێد ئەمن لە نۆتدوو دەستەی نووسەرانی زەریدە بوویمە دەزانی لە نۆتدوو کە ئەو حکومەتەی تو ئیجازەی دایتێ
ئەتو ڕەنگی منداڵ بێ و دەمی کەلانێت دەکرد ومێت خۆش ناو والله كلام بەس ئەمن ئەو دەمی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ڕێگای ڕەنزەران بووم بە قوربان ئەمە خاوەنی کتابی خاوەنی کارت کرد لا هەر کارت کرد ئینسان قابلی ئەوەیە گۆڕان باشە باش خۆ خەڵک نییە تفونەعلت لە من دەکات تفونەعلت لە تو دەکات لە بەرپرسەکانی تو دەکات خۆ خەڵک نییە والله مليونان كسي يشتفون على لا تولا امثال دكاتره والله او لو فيسبوك خوتان برو سيري كردستان بيسار بكا برو سيري مو لو انا نو تدو بياو تشاقلو تيجي بس هسه خوي جوري كرد بيا كابرا شيت ونزان مجبور باش شيت ونزاني ملتيا شيت ونزاني ملتيا او من لو اوروباي خمله كرد خوم لو اوروباي تشي كره بابا خلق لسه كومين لك نقود جيري اي هاوار خلق لسه كومين جيري اتو جرأت دكي بتينا محكمه يبري ورا شيروان سنبل لو يا صاله رجوريا لو يا لو هم دەوێری بچێن ناو زیندانی ئاسایش دەوێری وەرە پیاو بە جەنابەت وەرە لەو ئەوروپای لێ بڕۆ بێ ئەدەبیەکی بکە بەرامبەر ئەو سیادەی دەوڵەتە بەرامبەر ئەو دەوڵەتە بزانێت لە زیندان دەبێت ئەجە 11 ساڵ لە ژۆرێت دەکا بەبێ محکەمە 11 ساڵ لە ژۆرێت دەکا بەبێ محکەمە ئێستا ئەبێن ئەمن نامێت لەسەر قەپاتکەم حەزەکەم قەپاتکە ئەمن جوابی تو نادەم تو کابرا وەڵام قەپات ناکەم دەمێ ئەو محافزە بەڵتەچی ئەو هەڵە خەڵک بزانی خاوەن چ ئەتەکێتە چی ڕۆژ گفتوگۆیە ئەو کاتەی دەدەم ئەو قسە بێمانایانە بکەم لەگەرەتو ئەمن دێ خزمەتی خەڵکەکەی خۆم دەکەم ئەوە خزمەتە خەڵک ئەوە خزمەتی خەڵکە ئەوە خزمەتی خەڵکە ئەو هەموو خەڵکە ڕۆژانە سە تەلەڤیزیۆنی قسەتان پێدە وەڵا قەپات ناکەم ومێت خۆش ناو قەپاتیش بکەی دەرێم جوابی پرسیاری ملی نەدەی نە کوردی نە دڵسۆزی نەپەس کورە بابە دانیشتین ئەنگۆ لەگە جێشی تورکی دەڕۆن سێ بەشی کوردستان تەسلیمێت و هەویەی وەتەنیەت بە ئێمە دەفرۆشی تو حزبەکەت جایشی داجیش کرد ما بە پێشی نەکەوی بابەکانی تورکیا وەساینەوە ئەمەینە کورە بەسای ساقیت ئەومێت قسەک فێرە ئەتەکێت بە عیب عیب ئێستا تایشەکەی پارتی نمای قوتابیان نمای ئێستا تو محافظی کاکە تێدەگەی ئەو دەنگە لەسەر دەبتە دوکومنت کاکە دامان لەگە کابراک شێت قسەم کردی لەگە شێت و بێعەقلی ئێدەگەردامان کورە شێت ئینسانێکی مەزنە لە بەرەوەی بەریە بە قوربان ئەتو تێدەگەی لەو شتان ئەتو زانی سەگ چەند مەزنە ها ئەتو تێدەگەی سەگ چەند مەزنە بەراعەتی هەیە بەراعەت ئەی وای وا خۆتان دەینە ڕێزی سەگی سەگ تاوانی نییە حیوانی هەربگری مەزن نامینێتن قەپات کە دێک قۆڵە قەپات ناک وەڵا بڵاو دەکەم و خلاص وەختی منیە لەگەر ئینسانێکی ساقیت و حاقت قسە بکەم و قەپاتکە و پیاویش بە هیچی مەبڕە و هەمووی بڵاوکەوە باش خۆم زەرەکەمەوە چێت بزەرەکە ئومێ دەرێم محافزەکی بەڵتەچی وامان هەیە ئەوە لەو هەولێرەی جێگای داخە ئەو بەو زمانەی ئەبەو زمانەی خزمەت دەکەی ئەوە گەنجی هەولێرە فێرە چ دەکەی ئەو گەنجی هەولێرە فێرە چ دەکەی بەس بم برێ حزبەکەت ئەخر ئەو هەموو جێنە ئومێد یەکشت بزانە داری بەرهەسی جوێن بەدایک خوشکمان دەکە ئێستا ئەمە تێگەشتن بەبەرەوەی مەسوولی و چنگۆی هەیە ئەنگۆ پێیان دەڵێن وەرە ئەی هاوار محافزەک خاوەن ئەو ئەتەکێتە بی ئەو دەبی ئەو جەماوەرەکەن کورە بەچ ساقیتم پارتیم ساقیت بم لە بەرەی دەسەڵاتم دزم سەبر نۆتی قسەت هێدی بکە فێر بە ئوسلوبم بەکاربە بینە بە ڕۆژانە لە سایت و چم کردیە والله بالله سد لە دەست هات بەدەت کرد بەس ئەمە هیچ لەگەر ناکەم پێت دەرێم ساقیتی جوابی ساقیت نادەمەوە آخر ساقیتی خۆم دەکەم ئەوە قەپاتی کرد لە ترسان قەپاتی کرد بەبێ ئەوەی تەزیشان بکە بەچە ساقیتی بەبێ ئەوەی دەستنیشان بکە کە ئێمە ساقیتینیان ئەوان هاوڕیانەوە دەبینن ئەو ئەتەکێتی ویستم لەگەڵی قسە بکەم لەسەر کەیسی هەشتی عسارۆک ڕشکین ئەو هەموو لافاوەی لە هەولێرێ ئەو هەموو ستەمەی لە خەڵکی هەولێر دەکە ئەوە جوێنی بازاڕی بە ئێمە دەدا جوێنی بازاڕی بە ئێمە دەدا ئەوە مەحافزەکەیە من داوای لێبوردن دەکەم ئەگە یەک دوو شەمبە کار هینابی بەڵام لە کۆنتڕۆلی دەرچواندم لەبەر ئەوەی خۆش نییە بەڵام ئەو مەحافزە بەڵتەچیەمان هەیە ببینن